ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبووە باسی داهاتی نانەوتی کراوە، باسی هەناردەینەوت کراوە، بە تایبەت باسی موچەخۆرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە. لەسەرم بابەتە میوانێکم لەگەڵا بێت. پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان. کاک پێشەوە بەخێر بیت. سپاس کاکۆڤ. ئەمە بە لە داهاتە نانەوتیەکانەوە دەست پێ بکەین. بەڵێ باشە. لە داهاتی نانەوتی لەگەڵ حکوومەتی فیدراالیە بەچی گەیشتون؟ بۆچی وای لێ هات کە حکوومەتی فیدراالی و بە تایبەتیش با بڵێن ئەنجومەنی وەزیران ئەمە بنێرێتە ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەوەی لەوێ یەکلایی بکرێتەوە؟ بە ناوی خۆی گەورە سڵاو لە ئێوە لە بینەرانی بەڕێستان. بەخێر. ئەم بابەتە پێویستی بەوە نەبوو بچێتە ئەنجومەنی دەوڵەت و پێویستی بەوە نەبوو بچێتە دادگای فیدراالی و پێویستی بە هیچ شتێکی دیکە نەبووە لە بنەڕەتە. تەنها یاساکانی عێراق جێبەجێ بکرێن، یاسای قانونی ئیدارەی مالی جێبەجێ بکرێت، واروها یاسای ئابووری عێراق جێبەجێ بکرێتەوەی کە لە پەرلەمان دەرچووە. هیچ پێویستی بەم شتانە نەبوو لەبەرەوەی کە بە پێم یاسایانە مافی خەڵکی هەرێمی کوردستان پارێزراوە. دوایەوەی کە دادگای فیدراالی بڕیاریدا موچەی فەرمانبەران بەبێ هیچ مەرجێک خەرج بکرێەوە تێکەڵی هیچ مەلەفێکی دیکە نەکرێت، دیسان پێویستی بەوە نەبووم هەموو کۆبوونەوە اجتیماعات و هێنان و بردانەی تیاابێ. بەڵام سەرەڕای ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو ئەو وردەکاریانەی کە خراونەتە بەردەمی داوای لێکراون چۆتە بەردەم دامەزراوەکانی حکوومەتی فیدراال. ئێمە داوامان کردووە کە ئەو یاسایانەی کە بەرکارن ئەمانە بە نەزەری اعتیبار وەربگیرن و ئەم مەسەلەی موچێ نەکرێتە مەسەلەیەکی سیاسی. ئێستش کە دوایەوەی کە بڕیاری 550 دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانی عێراق، دیسان موچە لە کۆمەڵێک بابەتا کۆکراونەتەوە، سەرەکیان مەلەفی نەوت و هەروەها بابەتی داهاتی نانەوتیە. بۆ ئەم مەسەلەیەش ئێمە وەکڵام حکوومەتی فیدراالیشە لە ئێمەش با بڵێن ئەو پێشنیاری یاخود ئەو ڕەشنووسێ ئەوان داویانە پشت بەستە بە یاسا. ئێمە مشکلەمان نییە لەگەڵ یاسا. ئەگەر تەنها یاسا بە نەزەری اعتیبار وەربگیرێ بۆ چارەسەری کێشەکان هیچ کێشەیەک نامێنێت. یاسا ئەوێت تەفسیر هەیە یاساکە کاکە. یاسا زۆر وازح لە مادەی 29 قانونی ئیدارەی مالی ئەڵێت کە گومرگ 50/50، مەوزوعی باج 50/50، ڕسومات ئەو ڕسوماتانەی کە بەپێی یاساکانی حکوومەتی هەرێمی کوردستان دیاریکراون 100% بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بێت. باشە. ئەو ڕسوماتانەی کە یاساکانی حکوومەتی فیدراال ئێمە تەطبیقەکەین لێرە ئەمانە 150 بۆ ئەوانە بێت. باش. ئێمە هیچ کێشەیەکمان نییە لەم بابەتەیە. بەڵام لە ئەخیر دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز وەزیری دارایی حکوومەتی فیدراال و توێتی 50 ئەم شتانە نییە، من 100% داهاتی ناو خۆمەوێ. ئەم اقتراحەشی تەنانەت لەلایەن وەزیرەکانی ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە قبوڵ نەکراوە. ئەو داوای داهاتی وەزارەتی داراییە نازانی کە ئایا خۆیەتی یان دوێنێ من زانیاریم دەستکەوت فشاری وەزارەتی داراییە ئەمە بچێتە ئەنجومەنی دەوڵەت بۆ ئەوی وەکو پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان. کاکە ئەنجومەنی ئەمە ڕاستیەکەیە. ئەنجومەنی دەوڵەت قەرار نادا لەسەر هەرێمی کوردستان. ئەمە ڕەیەکە مشاوەرەیەکە تەنها ڕایەکیان وەرەگیرێت، ڕاکەشیان حکوومەتی فیدراال داوای کردو نەک ئێمە. واتە ئەمە مەشوەرەتەکە ئەوان شتێکی ئیلزامی نییە، بەرچاوڕوونیە کە ئەدرێتە حکوومەتی فیدراال. باشە. بەڵام ئێوەزانن پێشتر درایە دادگای فیدراالی، دادگای فیدراالی یەکلای کردەوە. ئێستا ئەنجومەنی دەوڵەت اینجا من نازانم دوای ئەم ئەنجومەنی دەوڵەتە چه ئەنجومەنێکی تر پێیا ئەبێت کە مەوزوعی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تەسلیم بکرێت، چونکە تقریبا دەستا و دەستکردن ئەمە یا بە ئەوەیەتەوە بە ئەویاتەوە. بەڵام لە کۆتاییە ئەو یاسایانەی کە لە عێراق هەن زۆر بە وازحی دیاریان کردو ئێمە چۆن پارەی داهاتی ناخۆ تەسلیم بکەین، چ ڕێژەیەک تەسلیم بکەین، هەمووی وازحە. هیچ ئەم ئەنجومەن و شتەی ناوێت کە باشە. کەواتە ئەوان چیان ئەوێت؟ پێم خۆشە بەڕوونی پێم بڵێ. بەڕوونی وازحە خۆ ئێمە پێشتری ژووتمانە بەشێکی زۆری ئەم مەشاکیلانی کە لە بیدایەتەوە دروست کراون بۆ مۆزوعی موچەی فەرمانبەرانی موچەخۆرانی هەرێمی کوردستان مشکلەی سیاسین زۆر وازح. یعنی هیچ ئەمە ئێستا لە هەرێمی کوردستان کەم کەس هەیە شک و گومانی هەبێ لەم بابەتە لەبەرەوەی کە کاتی هەڵبژاردن دێ موچەخۆری قوربەسەر تا ئەیگری ئەزان لەبەر هەڵبژاردنها
موچەی ئەوان نیان شاردوێتەوە سەریح بم لەگەڵت هەندێک لە بەرپرسانی باڵای حکوومەتی فیدراڵ لە پشت کامێرەکانەوە نیان شاردوێتەوە کە ئەگەر ئێمە موچە بدەین یان ئەگەر ئێمە بەو جۆرە بەردەوام بین ئەی چۆن بچینە ناو بانگەشەی هەڵبژاردنەوە ینی بەڵێ ئەمەیان وتووە بەڵام نەک لە بەردەم شاشەیان لە شوێنێک کە ڕیکۆرد بکرێ بەس ئەم قسەیە کراوە لە چەند بەرپرسێکی باڵاوە ئەمە گوێمان لێ بۆ کەوایان وتووە یعنی ئەگەر موچە بنێرن دەنجیان کەمە بێت تویانە ئێمە چۆن بچینە ناو بانگەشەوە بۆیە ینی ئەمە شتێکە ناشاردرێتەوە بەڵام لە کۆتاییدا ینی لە هەموو حاڵەتێکدا ئێمە ڕوومان لە حکوومەتی فیدراڵ بوو بۆ چارەسەری کێشەکان یەک شت هەیە بەبێ هیچ خلافێک دەتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکات دەویش تەطبیقکردنیەوە یاسانەیە کە خۆیان دەریان کردوون ئێمە دەرمان نەکردوون بەڵام پیادەی ناکەن بۆ نمونە خۆت وتت دادگای فیدراڵی گوتی ئێستا ئەوەی مەسلەی داهاتی ناوخۆ زۆر وازەح مادەیەک هەیە لە ناو یاسای ئیدارەی مالیە ئەڵێت کە بەم جۆرەیە باج و گومرگ 50/50 مشکلەمان نیە ئێمە ئیدەین ئەمێنێتەوە ڕسومات هەندێک ڕسومات هەن پەرلەمانی کوردستان یاسای بۆ دەرکردوون ڕاستە لە ناو ئەو یاسای حکوومەتی فیدراڵدا خۆی ئاماژەی بەوە کردووە کە ئەو ڕسوماتانەی بەپێی یاساکانی پەرلەمانی کوردستان وەرەگیرێن ئەمانە سەتاسەتیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە بێت ئەوانەشی کە بەپێی یاساکانی حکوومەتی فیدراڵ وەرەگیرێن کە ئێمە بەشێکی زۆر بەپێی یاساکانی حکوومەتی فیدراڵ گۆڕانکاریان بەسەرانە هاتووە هەند لە بەشێکی زۆری ئەو ڕسوماتانە یاساکۆنەکان تەطبیقەکرێن بەڵام ئەوان داوای 100%ەوە بەتایبەت وەزیری دارای عێراق لە ئەخیر دانیشتنا پێداگیری ئەوەی کردووە کە ئەبێ لە 100%ی ئەم داهاتە تەسلیم بکەن بەڵام ئێمە نەداوای زیادەمان کردووە ڕازی نابن نەخێر پێ ڕازی نابێت باشە ئەی سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت بابەتی نەوت ئاگداری کە ڕێکەوتنێک ئیمزا کراوە باڵێ ڕێکەوتنەکە 23 کەس ئیمزایان لەسەر کردووە و لەم 23 کەسە تەنها 4 کەسیان کوردن حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای نەوتی باکوور لەگەڵ سۆمۆ لەگەڵ هەموو تەرەفەکان ئیتیفاقی کردووە ئێستا ئەمێنێتەوە کۆمپانیا بیانیەکان کۆمپانیا بیانەکان ئەوانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن لەگەڵ حکوومەتی فیدراڵ نەگەیشتونەتە ڕێککەوتن لە کاتێکە جەناب تەزانی ئەو کاتانی کە هێرشە درۆنیەکان ئەکرانە سەر هەرێمی کوردستان زۆر بەپەلە بوون کە نەوتمان بدەنی ئەو ئینتاجتان کەم و ئینتاجتان دابەزیەوە ئێمە ئەو کاتە گەیشتی بووینە 6,000 بەڵام ئێستا تقریبان بەرەو حاڵەتی ئاسایی ئەڕۆینەوە توانای بەرهەمهێنانی هەرێمی کوردستان 200,000 تێپەڕ کردووە ئێستا 200,000 بەرمیل 50,000 بەرمیل بەپێی ئیتیفاق ئەدرێتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێداویستیەکانی ناوخۆ ئەوەی دیکەی ئەمێنێتەوە بەشی کۆمپانیاکان و حکوومەتی فیدراڵ ئێمە هیچ لاریمان نیە و ئیتیفاقمان کردووە و ئیتیفاقەکەش بە زۆرینی خۆیان بۆ کە ئیمزایان لەسەرەمە کردووە ئێستا چی ئەمێنێتەوە کۆمپانیا نەوتیەکان و حکوومەتی فیدراڵ و بەتایبەت نووسنگەی بەڕێز سەرۆگۆزیرانی حکوومەتی فیدراڵ لەگەڵ کۆمپانیەکان لەسەر خەتن لەم بابەتەیە کە بگەنە ڕێککەوتنێک کۆمپانیەکان داوای لایەنی تەحکیمی سێەمەکەن تقریبا جۆرێک گەرنتیانەوێت متمانیان ینی متمانیان بە حکوومەتی عراقی متمانیان نییە یانەوێت تەرەفی سێهەم هەبێت بەپێی یاسایەکی دەرەوەی عێراق حەقی ئەوان پارێزرێت وەڵامی حکوومەتی عراقی چی بووە ئەزانی وەڵامی ئەوان و ئەوان هەرچی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ینی چەند نەرمیمان وادۆ چوونێتە پێشەوە پێمان وایە کە ئەبێ واز لەم وەڵامکاری خۆیان بێنن موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەبەستنەوە بۆی کە ئایا ئەوان کێ ڕێگەکەون لەسەر ئێمە ئەوەی کە لەسەر شانی ئەمە جێبەجێمان کردووە ئەوەی داواکاری بۆ جێبەجێمان کردووە ئێستا پێویستە ئەوانیش هەر یەکێکیان بۆ ئەوی تر کەمێک نەرمی بنوێنن وەی کە بەڵاوت و موچە و ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان لەسەر وەڵامی ئەوەی کە ئەوان ئەگەنە چی ناگەنە چی بەم جۆرە نەبرێت بەم ئێستا باشە ئێستا دەڵێن بە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەمان ڕادەست بکە تا ئەوکۆگەنە ڕێککەوتن ئەو کات بە هەناردە بکرێتەوە پێم خۆشە بەڕوونی پێم بڵێ حکوومەتی فیدراڵی ناوێت نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە مەسلەی نەوت مەسلەی داهاتی نانەوتی مەسلەی موچە یەک پاکێجە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان شتەکان بە نیوەنیوە چڵینە ئەمەیان بکە ئەمەیان مەکە ئەویان بکە ئەویان مەکە بەڵام ئێوە ئاسانکاریتان کردووە ئێمە کردومان ئێستا ئەتوانایی ئینتاجیشمان کێشەیتیانە ماوە ئەتوانین
توانای بەرهەمێنانمان ئەگەر ئەسڵەن دەعم بکەن تواناکە لەوانەیە زیاتری شەبێت لەو ڕێژەی کە هەیە توانین زیاتری بکەین وردە چکە بە خۆت زانی بەهۆی هێرشە دڕۆنیەکان زیانێکی زۆر گەورە بەر ژێرخانی وزەی هەرێمی کوردستان ئەوان نایەنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لەوانەیە نیەتێکی لەو جۆرە هەبێ لەوانە نییە هەیە بەڵێ نیەتێکی لەو جۆرە هەیە ئامانجەکەی پەکخستنی کەرتی وزەیە لە هەرێمی کوردستان ئەوەی کە بە ئاشکرا درۆنت لێ بدات خۆ ئەوەندە هێزی هەیە کە لە پشت پەردەشەوە ڕێگری بکات لەوەی کە نەوتەکەت بنێریت بەڵام دیسانەڵێم عاقڵمەندان و ئەوانەی کە تەفاهمیان هەیە لەگەڵ ئێمە ئەوانەی کە بەڕاستی بە نیەتی جددی دانیشتن و گفتوگۆکانیان لەگەڵ ئێمە بۆ دانوستان و ڕێکەوتنە ئەتوانن ڕێبگرن لەم بیرۆکەیە باش بۆچی کاتێک کە بەرهەم گەیشتە 600,000 بەرمیل پەلیان بوو ئەی بۆ لە زیاتر لە 200,000 پەلیان نییە کاکە بۆچی دادگای فیدراڵی پێوتن موچەی فەرمانبەران بدەن نەیاندا بۆچی پەرلەمان کۆبوویەوە و مادەی پەیوەست بە هەرێمی کوردستان گۆڕانکاری تیا کرد هەر سوودی نەبوو بۆچی ئێمە پێشتر وازانیەمە گفتوگویانش سوودی نییە ئێمە هەر چوینەتە پێشەوە و نیەتمان چارەسەری کێشەکان بۆ ئێمە پێشتر و ئازانی ڕێکەوتنمان نەکردو لەسەر ناردە دەرەوەی نەوت باشە فاق کراوە و ڕێکەوتن و هیچ خلاف و مشکلەیەکیش نەبوو و ئیمزاکراوە کۆتایی پێ هاتووە اینجا سەر ڕائمە دیسان ئێمە هاتوونەتەوە ڕێکەوتنێکی ترەکەن چۆن نەوت بنێرینە دەرەوە کەواتە شەڕ پێفرۆشتنێکی زۆر وازەحە و چ لە مەسەلەی شەڕ پێفرۆشتن بەڵێ چ لە مەسەلەی نەوت بەڵام ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە کە بە دوای چارەسەرە ئاگەڕێن هەتاوەکو چارەسەر لەگەڵ ئەمە زۆر زەحمەتە هەتاوەکو بیان و گرتن بەڕاستی پێ بڵێم لەگەڵ کەسێکی بیان و گرت زۆر ملەتی ئێمەوە بەتایبەت حکوومەتی ئێمە سەبر و تەحملەکەی زۆر بێ سنوورە و ئەمە بۆ هەر کەسێکی دنیا باز بکەی بەڵام لەوانەیە موچەخۆر ئەو تەحملی نەبێ موچەخۆر ئەو تەحملەی بەڕاستیت پێ بڵێم ئەوان خەڵکی ئێمەیان خستۆتە دۆخێکی زۆر سەختەوە موچەخۆری ئێمەیان ناچار کردووە کە بە گوزەران و ژیانێکی زۆر سەختا تێپەڕن بەڵام هەتاوەکو ئەو ڕۆژەی پرسیارەمەیە هەتاوەکو ئەو ڕۆژەی کە ئێمە خۆمان نەوتمانە فرۆشت و ئێمە ئیلزامی ئەم هەموو شتە ئیجباری و ناچاریانە و ئەمە هەموو ڕێگە ناشرینانی کە ئازیەتی هەرێمی کوردستانیان پێدرێت نەچوو بووینە بەردەم ئەم ڕێگانە ئایا دۆخی موچەخۆر و فەرمانبەری ئێمە بەم جۆرە ئێستا دەبێ ئەو کەسانە کەمێک دوا ئەکەوت دەبێ ئەوانە وەڵامی بە هەموو ناڕەحەتیەکانەوە بەبێ ئەوەی بەڕاستی هەندێک زمان هەیە ناتوانانی بەکاری بهێنی یەکینام باشە بەڵام مەزان چ دەبێ وەڵامی بەبێ ئەوەی کە تۆ ناچاری کەسێکی شۆڤێنی عقل داخراوی مێشک پوچی کە تۆی قبول نییە کە باوەڕی بە مافی تۆ نیە بە حەقی تۆ نیە بچی لە بەردەمی دانیشیت و تۆ پێی بڵیت من حازرم ڕێکەوتن لەگەڵ بکەم و ئیتیفاق بکەم ئێمە تووشی ئەو شتانەوە ناچاری ئەو شتانە نەبوو بووین کاتێک کە خۆمان نەوتمان کەواتە دەبێ ئەو کەسانە وەڵام دەنەوە کە دەیانگوت نەوت ڕادەستی بەغدا بکەن وەڵام نادەنەوە ئەو کەسانە وەڵام نادەنەوە ئەو کەسانە هیچ نیەتێکی باش و پاکیان لەگەڵ خەڵک و لەگەڵ وڵات و نیشتیمانی خۆیان نەبوو چونکە ڕێنیشاندەر بوون و ڕێگەی زۆریان نیشاندا ئەم هەموو کوون و قوشبنانی کە ئەوان شارەزای بوون خەڵک لە لای خۆمانەوە نیشانی ئەوانیاندا بەڵام زۆر باشە سەرڕای ئێمە ئێستا ئەو پێشنیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی تقریبان هەم بەڕێز سەرۆگوەزیران و هەم بەشێک زۆر مەقبول بوو بە نەزەری اعتیبار وەریان گرتووە مەقبول وە لەلایەن وەڕاکەی وەزیری دارایی عێراق قبول نەکراوە بۆیە بۆ مناقەشەی ئەم اقتراحی کە هەرێمی کوردستان کردوێتی لە ڕۆژانی داهاتوو گفتوگۆ بن و تیمی هەرێمی کوردستان سەردانی بەغدا ئەکەنەوە ئێمە کاتەکەت لایەکەی سەردانەکەنەوە کاتەکەی دیاری نەکراوە بەڵام بەم نزیکانە تیمی ئەمە دیسانە چنەوە بەغداوە کۆبوونەوە ئەنجامەدەن و ئەو لیژنانەی پێکێنراون بەخۆتە زانی کۆمەڵێک لیژنەی جۆرا و جۆر معاشی هەرێمی کوردستان وەکو قەزیەیەکی لێ هاتووە کە بە هەرچی لیژنە و وەزیر و وەزارەتی حکوومەتی فیدراڵ هەیە پێوەی سەرقاڵ بوون و حەلەکەشی زۆر ئاسانە یاسا تەطبیق بکەین سیاست تێکەڵ ئەم مەسەلەیە نەکەین داهاتی ناوخۆی ئێمە حەقی خۆمان چەندە واجبی خۆمان چەندە جێبەجێەکەین نەوت فەرم و کاکەوەرن بەیانی بینێرنەوە ئیتر نازانم چ شتێک ئەمێ باش کاک پێشەوە ئێستا خەڵک چاوەڕێی
قسەی دەمی ئێوەیە بەتایبەت بۆ موچە مانجی 7 و 8 خەڵک چاوەڕێی بکات چونکەها خۆت لە سەرەتایە وتت گوتت بۆ بانگەشەی هەڵبژاردنەوە ڕێک گوتیانە موچە بنێرین ئەی چۆن دەنگ بهێنین بەڵێ کەواتە ئەی چارەنووسی موچەی مانجی 7 و 8 چی دەبێت ئەگەر بانگەشە بێت و هەڵبژاردن بێ بیدی نابێت ئەو پێشنیارەی کە ئێمە کردومانە پێشتر لە بیدایەتی قسەکانم وتم بڕیاری 550 و لەم بڕیارەیە چەند مەرجێک دیاری کراون بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان ئەڵێن کە گەرنتی موچەی ئەم ساڵەکەین بە مەرجی جێبەجێکردنی مەسلەی داهاتی نانەوتی و دەستپێکردنەوەی ناردەدەرەوەی نەوت ئەمە ئەم دوو خاڵەیە کە چارەسەری نردنی موچەی مانگی 7 و مانگەکانی تریشەکەن ناکرێت موچەی 5-6 مانگی خەڵک ینی خۆ ئێمەدانانیشین هەروە سیر بکەین ئێمە مناقەشە ئەەکەین گفتوگۆکان چونکە هیوایەکمان هەیە بۆەوەی کە هێشتا ئەکرێت ڕێکەوتن ئەنجام بدەین بەڵام هەندێک شتی دیکە هەن بەڵێ ئەمڕۆ حتا لەناو ئەنجومەنی وەزیرانیش وەزیرە بەڕێزەکان و خەڵکێک هەیە کە پێی وایە کە کۆمەڵێک بژاردە هەن لە ناو پرۆسی سیاسی عێراقا ئایا کشانەوە یەکجارەکیە ئایا بەشداری نەکردن لە هەڵبژاردن ئایا بەشداری نەکردن لە پرۆسی سیاسی ئەمانە بژاردن لە ئەمانە ئەگەر ئێمە گەیشتینەوە ینی چی ینی هیچ مناقەشێک لە نێوان ئێمە ئەی خۆتان ناتوان موچە بدەن ئەو کاتە هەر جۆرێک هەیە بە عەدالەت بە یەکسانی هەر داهاتێکی ناوخۆ هەیە هەر پارەیەک هەیە لە هەرێمی کوردستان بەسەر خەڵکا تەوزیع بکرێت و دابەش بکرێت زۆر باشتر لەوەی کە لەمە زیاتر پێشێلی مافە دەستوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان بکرێت و بەم شێوەیە وەزیرێک بێت بە ئارەزوو میزاجی خۆی بڵێ من وەکو محافەزە تەعامل لەگەڵ تۆکەم هەرێمی کوردستان هیچ وەزیرێکی حکوومەتی فیدراڵ و هیچ کەسێک نەخێری پێکردووە کە ئەم هەرێمە بۆتە قەوارەیەکی دەستوری فیدراڵی نە هیچ کەسێکی دەتوانێت ئەم حەقەی لێ وەربگرێتەوە ئێمە داوای تەطبیقکردنی مادەکانی دەستور لە مەسەلەی داراییشە یاساکانی عێراق زۆر وازە حەق و ماف و موچێ و ئیمتیاز و هەموو شتێکی خەڵکی هەرێمی کوردستان واجبەکانیشی دیاری کردووە بۆ واجبەکان ئامادەن جێبەجێمان کردووە هەروەها بۆ مافەکانیشمان ئەبێت پێمان بدەن دیسانیش وەکو چۆن من لە چەندین جاروتومە نەخێرە نە سەدەقەیەکە بە خەڵکی هەرێمی کوردستانی بکەن و ئەگەر ئەمە ناکەن هەرێمی کوردستان توانای بەرهەمهێنانی چەند بووە ئایا وەکو ڕابردوو ئەتوانێت بگەێنێتەوە ڕێژەیەکی بەرزتر هەر جۆرێک هەیە ئێمە توانیمانە پێشتری دارەی خۆمان بکەن ئەگەر ئەو حەقەمان پێ بدەنەوە لە مەحکەمە و دادگاکانی جیهان دەرگاکان دانەخەن گومرگەکانت هەوڵی پەکخستنی نەدەن لە بینی شارەکانی هەرێمی کوردستان و عێراق سەیتەرەی گومرگی بەرهەمەکانی ئێمە دانەنێن داوای داهاتی سەتاسەتت لێ نەکەن حتمما هەر جۆرێک هەیە ئەمەتوانی داری خۆ زۆر سپاس بۆ بەڕست پێشەوە هەورامانی بتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان کە لەگەڵمان بوو یان چەندە ماوەی 3 مانگ بوو ون ببوویت نەبوو مەبەستم لێ ئەعلام بوو نابم زۆر سپاس بەخێر بێت سەرچاو